ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê بەرنامê ڕاستەوخوا بڕێ vedibە و guhdar û bîner jî dikarin bejdar bin. گەگرانەوە بینەران خۆشەوی سامکاتەدان شاد من جانن دیلان لە جاتی ئەوکارە معتەبەر شیروانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ساڵەهایە کوردستان پاش دابەشبوونی بە زۆر و زەور بە چەسپ و شریس بە حکوومەتانی ناوەند لێکێنراوە و زۆر جار ئەم چەسپ و شریسە لەژێر تێشک و گەرمای خەواتی گەلی کورد نزیک لە تواننەوە بووە، بەڵام دیسان لە ژێر زەبر و فشاری وڵاتانی دەسەڵاتدار بە لێکێنراوی ماوەتەوە. ئەمڕۆ کەوەکو باز دەکرێت هیچ کات لە مێژوودا هەڵێکی وا بوو کورد نەڕەخساوە بۆ ئەوەی چارەنووسی خۆی لە عێراق دیاری بکات و یەکلا بکاتەوە و لە کاتێکشدا سەرۆکی هەرێمی کوردستان و بەرپرسانی تر ڕاشکاوانە بانگەشەی ڕەفراندم و سەربەخۆیی دەکەن و پرسەکەش ئاراستەی پەرلەمانی هەرێم کراوە، هێشتا هەندی تاکولایەن هەیە و هەر بەرپرسێکیش لە خۆیەوە بە جۆرێک بووە ئەم بانگەشە لە یەکدانەوەیان هەیە و لە یەک جێوازن. ئایا خاستی کورد لەگەڵ خاستی سەرکردەکاندا جێوازە؟ ئایا ئەو کارە تەنها بە سەرۆکی هەرێم دەکرێت یان پێوەستی بە کۆدەنگی هەیە؟ ئەگەر هەرێم بەنیازی ڕەفراندم و جیابوونەوەیە، بەس بۆچی هێشتا پەیوەندیەکان لەگەڵ حکوومەت بەردەوامە و لەسەر پۆستەکانیش شەر دەکرێت بە تایبەتی پۆستی سەرۆکۆمار؟ ئەم پرسیارانە و چەندینی تر لە بەرنامەی ئەمڕۆی ڕەهەندی پێشاتەکان ئاراستەی خانم هۆزان مەحموود چالاکی کاروباری ڕامیاری و دکتۆر عومەر نورەدینی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان دەکەین، بەو هیوایەی ئێوەش لەگەڵماندا بن و سوودی لێوەربگرن. هۆزان خانم زۆر خۆشاتن بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. زۆر سپاسدانەکەم کاکجانی. دکتۆر عومەر هەروایە زۆر خۆشاتن. زۆر سپاس کاکجانەجان، پەیوەند هەیەبۆتان. قوربانە سپاس بوو بەشدار بوونتان لە بەرنامە ئەمڕۆمان. دکتۆر عومەر بار لە ئیوەوە دەست پێ بکەین. هەموو کەس باس لەوە دەکات کە هیچ کات هەڵێکی وا بوو کورد نەرەخساوە بۆ ئەوەی چارەنووسی خۆی دیاری بکات. ئیوە لەو بەڕوایەدان بارەکە لەبارە بوو ئەو جۆرە کارە؟ لە ڕاستیدا ئەو واقعات ئاغی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق هاتۆتە پێشەوە بە بەراورد لەگەڵ ڕابردوو دەتوانین بڵێین دەرفەتێکی دڵتەوەی بۆ ئێمە هێناوەتە پێشەوە کە لەباری سیاسی و مێژووییەوە ئێمە بەرنامەی تازەمان هەبێ بۆ ئەوەی کار لەسەر ئەوە بکەین کە سەربەخۆیی چیکە لە ڕووی تیۆری و خەونەوە نەمێنێتەوە، هەڵ بدەین کە تەرجەمەی بکەین و ببێتە شتێکی واقعی. بۆیە لەگەڵ ئەم وەرچەخانە پێشهاتانە ڕاستیدا ئێمە پێویستمان بە بەرنامە و بە ستراتیژیەکی تازە هەیە. وەک چۆن لە ڕابردوودا لە سەرەتای هەفتەکانی سەدەی بیستەمدا دەرفەت لەبار بوو بۆ ئۆتۆنۆمی، لە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوودا دەرفەت لەبار بوو بۆ فدرالی. ئێستا ئەم وێزگە سیاسی مێژوویەدا دەرفەت شێوەیەک لەلانە کە دەکرێت ئێمە هەوڵ بدەین لە چوارچێوەی ستراتیژیەت و بەرنامەیەکی سیاسی و نەتەوەیی هاوبەشدا سەربەخۆیی و ڕێفەرەندۆم لە پێناو سەربەخۆییدا یان گەورەکردنی ئەم قەوارە سیاسیی کە ئێستا هەیە و هەروەها شەقڵ پێگرتنی لە فۆرمێکی تری سیاسیدا قسەی لەسەر بکەین. بێگومان من پێم وایە بە بەراورد لەگەڵ ڕابردوو ڕەوش ئێستا هەموو ڕێکەوە گونجاوتر و لەبارترە یان بە دەربڕینێکی تر هەلێکی بۆ ئێمە هێناوەتە پێشەوە کە دەکرێت ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە ئەم قەوارە سیاسی ئێمە وەکوڵین کوردستان هەمانە میخەینە قاڵبوو فۆرمێکی تری قەوارەی سیاسیەوە. ئەمە دەمێنێت ئەوەی ئێمە چۆن لەم هەلە سیاسیە مێژوویەی لە بەردەممانە و بەرهێنان دەکەین، سوودی لەوە دەگرین، بەکاری دێنین و بەڕژێوەندە باڵاکانی خۆمان
لە ڕاستیدا سیاسەتی شەر بەم شێوەیە دەکرێت کە هەلێک دێتە پێشەوە تۆ دەبێت سوود لەم هەلە وەربگری ئەجینە باشە دکتۆر عومەر مجالی گەڕانەوەی نییە و ڕەحمیش بە کەس ناکە. ئەڵێم زەحمەت دەبێت بتوانن هەرچی بە کورتی وەڵام بدەنەوە تا بتوانین پرسیارێکی زۆرتر بکەیمەن. هۆزان خانم گەرچی بارزانی و بەرپرسانی تر ڕاشکاوانە باس لە ڕەفەراندم و سەربەخۆیی کوردستان دەکەن، بەڵام هەندی کەس لێکدانەوەی جوراوجوریان هەیە. حەزەکەم بزانین لێکدانەوەی ئێوە چییە لە وتەکانی سەرۆک بارزانی؟ ئەوەی ئەم مەسلەی داعش و هاتنە ناوەی داعش و داگیرکردنی مووسڵ و ئەو نانەوەی جێوێکی پڕ لە تیرۆر و کوشتار و وەحشەت بەڕاستی ئەبینین کە شیعە لەلایەکەوە هاواری لێبەرزوەتەوە سونەکانی تر بە جۆرێکی تروە کورد و کۆمەڵێک کەمایەتی تر لە عێراقا بە شێوازی تر تعبیر لە نیگەرانیەکانی خۆیان ئەکەن. دیارە من کێشەی کورد لەگەڵ کێشەی سونی و شیعە زۆ بە جیاواز ئەزانم. مەسەلەی کورد مەسەلەیەکی زۆر جیاوازەوە خەڵکێکن کە هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتەکانی دراوسێەوە بە عێراق و ئێران و تورکیا و سووریا و دابشکردنیان کورد بەسەر ئەم چوار وڵاتەیە کێشەیەکی مێژوویە و ئەمە پەیوەندی بە سێکتی دینیەوە نییە وەگوێ کە لە بینی شیعە و سونیا هەیە کە هەزار ساڵە نامسەدان ساڵە ئەمان ئەم شەڕە ئەکەن و بۆیان حل ناکرێت لە بینی خۆیانە. ئەمە دوو قەزیە زۆر جیاوازن و قەزیە ئەوەی دوودانە سێکتی دینی مەسەلەیەکی حەقدێکی مێژوویی دینی هەیە لە بینیانە زۆری فەرقە لەگەڵەوەی خەڵکێک وەک کورد لەسەر کوردبوونیان هەمیشە بە هاوڵاتی ژمارە دوو لە قەڵەم دراون لە وڵاتانی تیاژیان وایە زۆرجە ئەسڵەن حسابیان بۆ نەکراوە ناسنامەیان سڕاوەتەوە بێبەری کراون لە هەموو مافێکی سیاسی و کولتوری و ئابووری ئەو وڵاتانی کە تیاژیاون. بۆیە بە بڕای من گرنگە ئەم دوو کێشەیە زۆر جیا بکرێتەوە لەیەک. ئەوەشی کە ئەم دەرفەتە هەندێک کەس وەک دەرفەتێکی زێڕین یاخود ئەوەی کە تەنیا سەرۆکی کوردستان ئەم مەوزوع بکا بە قەزیە خۆی و جۆری مزایری سیاسی پێ بکرێت لەلایەن حیزبێکی دیاریکراوە بەرامبەر بە حیزبەکانی تر یایەکێکی تر یا کۆمەڵی کەسایەتی لەناو حیزبەکانە بێنە دەر و ئەو بڵێ ئێستا پێویست ناکا سەربەخۆبین و کە بڵێ پێویستەکە سەربەخۆبین و ئەمانە هەر هەمی بە بڕوای من ناشەفافیەتێکی سیاسیە کە بەداخەوە بۆ سیمایەکی زۆر دیار و بەرجەستەی سیاسەتی کوردی کە جۆرێک لەسەر لێشێوانی لەناو کۆمەڵگەی کوردیا دروست کردووە. ئەو دۆزە واقعیە و ئەو دۆزەی کە ڕەوایەتی هەیە بە درێژایی دەیان ساڵ چەندین ساڵ خەریکە ون ئەبێت لەناو ئەم گوتارە ناشەفاف و ئەم گوتارە خۆپەرستانەی کۆمەڵێک سەرکردەی کورد کە بەداخەوە مێژویان زۆر دیارە ئەمانە چۆن مامەڵایان لەگەڵ کێشەی کورد کرد. کاک عومەر بەپێی هەندی لە میدیاکان گوایە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت بە وردبینیەوە سەرنجی وتەکانی بارزانی نەدراوە مافی چارەنووس بەستراوی کاتێکی دیاریکراو نییە. ئەگەر هەڵومەرجەکە بۆی بڕەخسێت ڕۆژێک دوجار هەرمی کوردستان لە عێراق جا دەبێتەوە. ئێوە چی تێدەگەن لە قسەکانی کاک فازڵ؟ ئەم بۆچوونەی بەڕێزمیانی زیاتر لەوە هاتووە کە لێکدانەوەی زۆرەزۆری ئەو تۆل لەسەر هەڵوێست و گوتار و ڕەفتاری سیاسی سەرۆک بارزانی کراوەکە لە ڕاستیە لێکدانەوە و تەویلی ئەو تۆی بۆ کراوەکە هەر لایەنە استغلالی بکا و خاتە خزمەت کێڕوانینی سیاسی و حزبی خۆیەوە. ئەو توێتی ئەوە بڵێ کە هەمیشە لە گوتاری سەرۆک بارزانیدا بۆ نمونە لە کۆنگرەی یانغی پارتی دیموکراتی کوردستاندا کە راپۆرتی پێشکەش کردووە سەرۆک بارزانی لە پەیوەست بەم دۆزە باسی دوو شت دەکات، دەڵێ شیان و ڤیان. واتە ڤیانی ئێمە وەکو نەتەوەیە کە هەموو مەرجەکانی بە دەوڵەتمانتیایە ئەوەیە کە ئێمە لە داهاتوودا ببین بە خاوەن قەوارەیەکی سیاسی سەربەخۆ، ببین بە خاوەن دەوڵەتی سەربەخۆ و کاتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر و باشتر تەناهی ئاسایش و سەقامگیری بەخۆیەوە دەبینێ. بەڵام شیانەکە ئەوەیە ئایا لە چ کاتێکە ئەمە ممکینە دەشێ ساتە وەختی لە دایکبوونی ئەم قەوارە سیاسیە ئەمە شتێکی ترە. لێرەدا بە هەمان شێوە ئەمە جەختکردنەوەی سەر ئەوەی کە هەڵوێستی سەرۆک بارزانی وەکو 20 ساڵ پێش ئێستا لە ڕووی استراتیژیەوە گۆڕانی بەسەردە نەهاتەوە. ئەوش ئەوەیە کە
ئەم بتۆیە گەلی کوردستان مافی خۆیەتی ببێت بە خاوەن دەوڵەتی سەربەخۆ. بەڵام ئەمە لە کاتێکە لە پێش شوێنێکە لە کات و زەمینەی گونجاوە تۆ بەرنامە و سیاسەت و استراتیژی بۆ دادەنێت و تەرجەمەی سەرواقعی دەکەیت و لە ژنگەیەکی گونجاوی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستی بەوەیە کە زەمینەکە لەباربێ یان ژنگەیەکی نێودەوڵەتی گونجاوە تۆ ئەم مافەت دەکەی بە سیاسەت و جێبەجێ دەکەی ئەمە شتێکی ترە. بۆیە وەکو ئاماژەکەدا بۆی کە ئەم دەفەتەی ئێستا بۆ ئەوەی ئەم ڤیانە بکەین بەشیان گونجاوترە لە ڕابردوو. بەڵام بەو مانایەش نییە ئێمە لە خیلالی مانجێکە 15 ڕۆژە 6 هانگی ترە ئیتر ئێمە ڕیفراندۆم بە تەواوەتی لەسەر دەوڵەت دەکەیت و دەوڵەتی سەربەخۆ ئیتر ئیعلان دەکەیت. بەڵام سەرەتای قۆناغێکی تازە هاتەتە پێشەوە بە بەراورد لەگەڵ ڕاهردوو کە ئێمە دەکرێت لەم قۆناغە تازەیە بە هاوبەشی و بە بێگرتووی بەرنامە و پرۆگرام و استراتیژیمان هەبێ بۆ ئەوەی لە توارچێوەی فدرالیە نمێنینەوە لەسەر فۆرمێکی تری سیاسی بکەیکە بە بەراورد لەگەڵ فدرالی مافەکانی ئێمە لە هەموو ڕوویەکەوە باشتر و چاکتر بەرجەستە دەکات و قەوارەی سیاسی ئێمە کامل دەکات. باشە، زۆر سپاس دکتۆر ئۆمار. هۆزان خانم پێش بێمە لای تۆ گوێگەرێکمان لەسەر خەتە کاک عەبدوڕەحمان عەبدوڵڵا لە هەولێرەوە با بزانیم. کاک عەبدوڕەحمان ئەم کاتە دواش کاتی هەر هەموو لایەک باش بە سەر و سپاس و میوانەوە. هەر بشیت فەرموو و پرسیارگەت بکە لە میوانەکان. پێشی پرسیارەکەم بکەم ئەگەر دوو قسەم لێ قبول بکەن زۆر سپاس. ئەگەر بتوانانی زۆر بە کورتی زەحمەت نەبێت. باشە. ئەوەی ئەمە لی بزانم بەلەمی سۆزداری هیچ ئینسانێک لە هیچ ڕووبارێک ناپەڕێنتەوە. زۆر بە کورتی طبعا ئەو کاتێک کە خەریتە نەبوو تەرسیمی حدود نەکرابوو چەند کەسێک لە یان مستەحاتن ئیمپراتۆریەکیان دروست خستەی خەڕێ گرتەخۆ ئاشوریەکەین بە سواری ئەسب سوود مصریان داگیر کرد. ئەو کاتە ئێمە نەمانتوانی تاسە عەرزێکی دابڕین و خۆمان ئیسباتی وجودی خۆمان بکەین. با لەوە گەڕێین. چەرچیل کە سیاسەت مەداری عالەمە هەموو دنیا دەیناسی دەڵێ کورد هەمیشە دەبێ زێردەستە بن چونکە شایستەی کاروبار بەڕێوەبردنیان نییە. ئەوە ڕێی ئەوە من نییە سیاست مەدارەی هەڵسەرفیش ممکن نەبی بەڵام ئەوە وەزنی خۆی هەیە. ئەوجا دێین دڵێن هەر ئینسانێک فکر بکات دەوڵەتی کوردی دروست بکات دەبێ مقەومات ژیانی لە بەداوین بکات. ئەمە پیشەکەمان پێ دروست ناکرێت لەدەست تورکیا کە ئەندامە لە ناتۆ لەدەست ئیران کە 2500 ساڵە نظامی حکمی هەیە و ساحب کارخانە و کارسازی خۆیەتی لە ویلایەت عێراق و سووریا شەڕوازی لێبینە. ئایا کام مقەوماتی ژیانی دابین کرایە هەتا ئەمەش ببینەوە کاکەکەی خۆمان کە 550,000 کیلۆمەتر بوو باشە دەشیان گوت کورد یەک لەحظە ئوستاذ دەڵێن کورد دەیگوت ئەمن لەسەر دەریا مەسالم نەبووە کەچی ئەسکەندەرۆنە لەسەر کورد دابوو لەسەر بەحرە شیراز لەسەر کورد دابوو لەسەر بەحرە دەشڵێن ئەگە منتەزێکمان هەبایە ممکن مساعداتی دەولی تزگیری لێ دەکردین لۆ ئەوەیان لەدەستا. ئێستا ئاخر کەلیمەم ئەوە بۆ هەردوو میوانە محتەرەمەکان ئەرێ مقەوماتی بەردەستەبوونی دەوڵەتی کوردی دابنکارە هەتا بانگەشە لە بۆ بکرێت لەسەر ئاسی دەوڵەتی کە ئەوڕۆ بانکی بۆن ڕسالەشی بەنووری مالیشی دەڵێ ئێمە دیفاع لە یەک پارچەیی عێراق دەکەین. ئایا قودرەتمان هەیە 494 دەوڵەت بوەستین؟ زۆر باشە کاک عەبدوڕەحمان زۆر سپاس. هۆزان خانم ئەتەوی وەڵامی کاک عەبدوڕەحمان بدەیتەوە؟ بەڵێ دیارە ئەو نیگەرانیانێکەوە بەڕێزە باسیەکە هەمی لە جێ خۆیەتی لەبەرەوەی بەداخۆی من 20 ساڵە کە ناوچەی کوردستان بەدەست هێزە کوردیەکان خۆیانەوەیەوە سەرڕای ئەو سەرۆت و سامانەی کە تیایشایەتی بەڵام ئەبینین تا ئێستاش ئاوی خواردنەوەی سەر مێزەکانی کوردستان هی دەوڵەتەکانی دراوسەیە و هیچ جۆرە بەرهەمهێنان و پیشەسازی و کوشت و کاڵ و ئەم سێکتەرانە گەشەی پێ نەدرا و خەڵک نەکراونەتە ئەوەی ببنە
خەڵکێکی کە کار بکەن و خەڵکێک بن کە بەرهەمهێنەر بن بەڵکو کراون بە خەڵکێکی بەرخۆر کۆنسیومەریست بەڕاستی کە دەبینی تۆ لە کوردستانە بنزین نییە بەڵام هەموو ماڵی 3-4 سیارەی هەیە لەگەڵەوە شایبینی تۆ 3-4 پاسد نییە خەڵک هاتووچۆی پێ بکە یعنی بینیت هیچ شتێک لە وڵاتی ئێمە لەسەر ڕیتمی خۆینی و لەسەر ڕێڵی خۆینی و هەموو شتێ بەدێمی ئەڕاتە پێشەوە لە ضمنیا سیستمی حکومڕانی سیستمی خوێندن سیستمی ئابووری و تەندروستی و هەموو ئەم سیستمانەی کە لە کوردستانە هەیە ئێستا 20 ساڵ 22 ساڵ کاتێکی زۆرە بەڵام بەداخەوە بە هیچ شێوەیە کاری باش و جوان نەکراوە لە وڵاتێک ئەوە سەرڕای ئەو هەموو گەندەڵی و ئەو هەموو تیژێ سیاسی و کوشتار و سەرکوتی نەیار و ئەم شتانش لەلایەکی ترۆ بۆ سێکە ناچمەوە سەری بەڵام دیسانەوە ئەمە نابێتە ڕێگر لەوەی کە ئێمە باس لەوە بکەین کورد ببێتە خاوەنی دەوڵەتێکی سەر بەخۆی خۆی بە بڕوای من و ئەکرێمانش هەمی لەبەر چاو بگیرێ کاری لەسەر بکرێ و خەڵک خۆی ببێتە خاوەنی ئەوەی بڕیار بدا لەسەر چارەنووسی خۆی وە فێر ببێ وە پرسیار بخاتە سەر ئەم وەزعە کە بۆچی ئاوایە تا ئێستا. هۆزان ئەلبەتە پرسیار زۆرە بەڵام کاتەکە زۆر کەمە حەز دەکەم بزانم ئەم ڕاپرسیە هێشتا پەرلەمان قسەی لەسەر نەکردووە و کاتێکی بۆ دانەناوە لەو بڕوای دانین هەر چەندوا بکەوێت تەگەرەی زۆرتر دێتە ڕێگای زێنچوانە بە بڕوای من مەسەلەی ڕاپرسی بۆ سەر بەخۆی کوردستان یا ئەوەی کە خەڵک دەنگ بدەن یا دەنگ دەدەن ئەوە زۆر ئاشکرایە کە خەڵکێکی زۆر لە کوردستانە خوازیاری ئەوەیە دەوڵەتێکی سەر بەخۆ بێ بۆی چیتر بەشێک نەبێ لەم هەموو گێرە و کێشە و دیکتاتۆریەک لە دوایەکانی کە لە وڵاتێکی وەکو عێراق دێنە پێشەوە و خەڵک سەرکوتەکەن و کوشتار و جێنۆساید و ئەمانە ئەکەن خەڵک بەم ترسەوە ئەژی ساڵانێکی زۆرە بۆیە خەڵکێکی زۆر خوازیاری ئەوەیە دەنگ بدا بەم سەر بەخۆیە بەڵام هەروە گوتم لە پێشێکی قسەکانمە ئەمە کراوە بە زۆر ناشەفافانە ماڵی لەگەڵا ئەکرێ هەر ڕۆژە و قسە و تەسریحاتێک ئەوترێت لەلایەن حیزب سیاسیەکانەوە لەلایەن سەرکردە کوردەکانەوە نازانم من حەست دەکەم یەکڕایی یعنی ئەوەی کە هاوڕایی یەک وجودی نیە لە ناو سەرکردایەتی کوردیە ئەمانە هەر هەمی کێشەی گەورن تەنانەت دەگە تۆ ڕفرەندۆمیش ئەکەیت کە ئەم مەوزوع ئاشکرا نییە بەگشتی یعنی تۆ ئەم شتانت بۆ خەڵک ڕوون نەکردوتەوە چۆن خەڵکە خەیتە بەر دەنگان دیارە من پێم وایە خەڵکی کوردستان هەرچی زیاتر پرسیار دروستکەن لەسەر هەموو پرۆسێک لەسەر هەموو قسە و تەسریحاتێک کە ئەم سەرکردە کوردانە باشە هۆزان پێشم بچمە لای دکتۆر عومەر کاگە عومەرگی ترمان لەگەڵای لە هەولێرەوە کاگە عومەر خۆشاتن بۆ ڕەهاندی پێشاتنەکان بژیت ئەگە زەحمەت دەبی کاتەکەمان زۆر کەمە بە زوو قسەکان تەواوکە کورتم هەیە لە دوێنەوە بەڕێ سەرۆکی هەرێم وتارێکی نامەیەکی کراوەی ئاراستەی گەلی عێراق و سێزە نیشتمانیەکانی عێراقی کرد هەروە نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق وەڵامێکی تۆزی دایەوە و هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم با بڵێن بەگشتی تۆمەتبار دەکا بەوەی کەوا داعش دادەدەکەن و ئەوانە دوای زەرەر زیانیان زۆر دەبێ ینی و بامانە وەکو دۆرەی هەرشەیەک دەکا لە هەرێم وتەکانی بارزانی سەرواتزێری ئەو بوو کە دۆرەی ئەو بارودۆخی عێراقی کرد خوێندنەوەیان بۆ ئەو دوو وتارە دەبێتە و ئەنجامەکانی چۆن دەبینن زۆر سپاس کاک عومەر دکتۆر عومەر حەزەکەی وەڵامی کاک عومەر دەیتەوە وەڵامی ئەویش دەدەمەوە و ئیتر بە خێرایی لەسەر ئەو قسە و باس و سەرنجانە منیش قسەم هەیە یەکەمیان ڕاستی ئەداخۆم کە هەتا لەسەر ئاستی نخبەی سیاسی و ڕۆشنبیری گوتارێکی خۆشکاندنی ئەو تو هەیە کە ئێمە شایستەی ئەوە نین کە بین بە بەردەوڵات یان هیچمان نەکردووە یان مقاوماتی بەدەوڵەت بوومان تێدا نیە ڕاستیدا بەدەیان و بە سەدان دەوڵەت لە مێژوورا دروست بوو لە ساتەوەختی دروست بوونیاندا نەچیان پێ دروست بوو نە فیشەکیان پێ دروست بوو هەتا قات و قاتاقیشیان پێ دروست نەبوو بۆ نمونە کوێت ئیتر عشیرەتێک بوون بە دەوڵەتیش و ئێستا خاوەن دەوڵەت و ئێستاش چەک و تۆپ و تیاریان پێ دروست نابێ و دەوڵەتیشن بۆیە ئەم لێکدانەوەیە بەڕاستی تۆ بڵێ ئێمە لە هەموو ڕوویەکەوە دەبێ لە ئەو پەڕی پێشکەوتنی تەکنەلۆژیدا بین و باشترین سیستەمی سیاسی و دیموکراتیک سیستەمی سیاسیمان هەبێ ئەو جار ئێمە بین دەوڵەت ڕابگەێنین ئەمە بەڕاستی بۆ چوونێکە کە لۆجیکی نییە لە مێژوودا نمونەی نییە ئیتر بەڕاستی گوتارێکی لێوان لێوە لە خۆشکاندن و لە ڕەشبینی کە لە مێژوودا بەم مۆدێلە گەل و نەتەوەکان بە دەوڵەت نەبووە خاڵشتریش ئەوەیە کە بەڕاستیدا شەفافترین
گوتار هەڵوێست ئێستا ئەوەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە بە ئەتیبارەوەی سەرۆکی هەرێمە بە گوێرەی هەستا بە گوێرەی هەڵبژاردن بە گوێرەی شەرعەتی پەرلەمانی ئەم پێشنیارە و ئەم گوتارە و ئەم تێڕوانینە و ئەم استراتیژیەی خستۆتە بەردەمی پەرلەمان کە نوێنەراتی خەڵک دەکا لەگەڵ سەرکردەی باڵای حزبە سیاسیەکان باسی کردووە هەروەها پەیامی خۆی و ویستی خۆی و ئیرادەی خۆی ئاراستەی خەڵکی کوردستان کردووە لە ئیتر گوتار لەوە سیاست لەوە شەفاتر دەبێت چی بێ ڕاستە منیش سەرنج دەدەم کە هەڵوێستی جیاواز هەیە لێکدانەوەی جیاواز هەیە بەڕێنیش سەبارەت بە پەیامەکەی سەرۆک بارزانی بۆ خەڵکی کوردستان وەڵامی نووری مالکی ئەم دوو گوتارە لێکجیایە بێگومان لێکجیایە چونکە گوتاری سەرۆک بارزانی دەخت لەسەرەوە دەکاتەوە عراق دەبێ هەمووان بێ عراق دەسەڵاتەکەی بۆ هەمووان بێ سامانەکەی بۆ هەمووان بێ دەستوورەکەی بۆ هەمووان بێ ئەم زۆرە گوتارە جیاوازیە لەگەڵ ئەو گوتارە نووری مالکی کە دەیهەوێت لە ڕاستی مەرکەزیەت گەڕێتەوە خۆی بەرهەم بهێنێتەوە لە ناو سیستەمی سیاسیە بە شێوەیەک لە شێوەکانی تر ئێمە بگەڕێینەوە بۆ مۆدیلی حکومڕانەتی مەرکەزی یان بە شیعەکردنی سلبیانەی عراق لە بەرامبەر مۆدیلی بە سونیکردنی سلبیانەی دەوڵەتی عراق لە ڕابردوودا تا ڕوخانی ڕژەم لە ساڵی 2003 ئێستا مۆدیلێکی تری بە شمولیکردن لەسەر بنەمای مەذهەبی لە گوتاری نووری مالیکیە هەیە ئەمەش شکستی خواردووە بە درێژایی 90 ساڵی ڕابردوو شکستی خواردووە بۆیە بێگومان ئەم دوو تێڕوانینە لە یەکتر جیاواز دەبێ و بەڵام ئەم نیگەرانیانەی کە ئێستا لە لای سەرۆکی هەرێم و خەڵکی کوردستان هەیە لە لای بەشێکی تری عراقیەکانیش هەتا نۆماڵی شیعەش هەیە بۆیە من پێم وایە لە ئایندەدا ئەم گوتارە و ئەم هەڵوێستە و ئەم سیاسەتە و ئەم میتۆد و ناجەی کە مالیکی کاری لەسەر دەکێت ئیتر دەبێت سنووری بۆ دابدرێت و ئەوی بچێتە قۆناغێکی ترەوە. هۆزان خانم یەک دەخوان ماوە ئەگە بتوانین بە کورتی ئەگەر هاتوو بە هەر قسەکان بە هەر جۆرێک بیە ئەگەر هاتوو ئەم ڕێفەراندەمە ئەنجام درا کورد ئایا شتێکی بەدەستەوەیە بۆ ئایندە کە بەڵێ گەلی کورد بڕیاری خۆی داوە و بەم شێوەیە بە بڕوای من ناکرێ ئێمە ینی بە نوێنەرایەتی هەموو خەڵکی کورد قسەکەین بەڵام ئاشکرایە کە خواستێکی گەورە هەیە بۆی کە کوردستان سەر بەخۆ بێت و لەم دڵە ڕاوکێ و لەم نائەمنی و لەم هەموو شەڕ و کۆنفلیکتێک کە لەو ناوچەیە هەیە بێتە دەرەوە بەڵام ئەمەش کێشەی خۆی هەیە دیسانە بە بڕوای من ئێمە دەوت دراوین بە کۆمەڵێک دراوسەی دیکپڕ لە دیکتاتۆر و دژە کورد و ئەمانە بەڵام لەگەڵ ئەوەشا مەحاڵ نییە و شتێکە ممکنە بە بڕوای من بەڵام ئەمە خواستێکی سەرتاسەری جەماوەری ئەوێت و زۆر ڕۆشن لەسەر ئەوەی کە چ جۆرە کوردستانێکمانەوێت چ جۆرە دەوڵەتێکی کوردیمان ئەوێ ئایا هەر بەوەی کە 22 ساڵە ئەڕۆین ئایا ئەوەمان ئەوێت بەڕاستی من شخصی خۆم خوازیاری تکرارکردنەوەی ئەو ئەزمونەنیم و هیوادارم خەڵکی کوردستان لە ڕفراندەما دەنگ بە حکوومەتێکی دەوڵەتێکی سەر بەخۆی کوردی ئەلمانی چوزانم ئینسانی بداتێکی کۆی لەو چەوساوە نەبێت. هۆزان مەحموود چارەکەی کاروباری ڕامیاری و دکتۆر عومەر نوورەدینی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سپاس و بەشداریکردن لە بەڕێنمای ئەمڕۆمان و هەروەها سپاس بوو بینەران و گوێگەرانمان بوومانەوە لەگەڵمان تا ئێستاکە کارگردانی بەڕێنمای ئەم کاتەمان شوان ڕەشید ئەندازیارە دەنگ جۆگێڵ و ڤیدیۆ کۆنترۆلەر کەواسی سمت تا بەرنامەی ئایندەمان هەرشاد و سایفراز بن. ئێرە واشنتنە تەلە ڕادیۆ دەنگی ئەمریکا.